گوی زیاتر لەسەرم بابەتە دەکەین کە پرۆژەی ڕووناکی لە هەڵەبجە دەکەوێتە کار و 34 گەڕک و ناوچەی سنوورەکە کارەبای 24 کاتژمێریان بۆ دابین دەکرێت هەر لە هەڵەبجەوە میوانێکمان دەبێت بەڕێز ماجد شێخ کەمال ئەندامی ئەنجومەنی پشتیوانی پارێزگای هەڵەبجەیە. بەڕێز ماجد زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵ کوردستان 24. ئەمڕۆ کارەبای هەڵەبجە دەبێتە 24 کاتژمێری. ئەو پرۆژەیە چۆن دەبینن و هەستان چۆنە کاتێک دوای چەندین ساڵ کێشەی کارەباتان نامێنێ؟ سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە جەماوەری هەڵەبجەیەکەم بۆ دەست بەکاربوونی ئەم پرۆژەیە و پێگەشتنی ئەم پرۆژەیە دوای 34 ساڵ ئێمە بۆ یەکەمین جارە کارەبای 24 ساعتی بە خۆمانەوە بینین. ئەویش پیرۆزبایەکی گەرمی ئەوێ لە هەڵەبجە لە جەماوەری هەڵەبجەوە ئەمە ژینگە جگەلەوەی کە ئێمە ئەوە بینین خاڵێکی کە ئەم پرۆژەیەکی ژینگە دۆستیە هەموو مۆلیدەکانی هەڵەبجە داخێت. ئەویش مۆلید هەڵەبجە ژینگەیەکی جوانی هەیە تقریبان بۆ مۆلیدانەوە خەریب و ناشرین نەبوو ژینگەکەی، بەڵام ئێستا ژینگەکەی پاکە بێتەوە لە ساسەد چونکە لە هەڵەبجە خاوەنی دار و درەخت و باخاتێکی زۆرە ژینگەکەی بەرەو جوان و جوانترە ڕوا. باشە دواتر باسی ژینگەشت لەگەڵ دەکەم. ئێستا پێم بڵێ کە یاخود پێش پرۆژەی ڕووناکی کارەباتان چۆن بوو؟ لە 24 کاتژمێردا چەند کاتژمێر کارەباتان هەبوو؟ ئێمە تقریبان 6 کاتژمێر بۆ 8 کاتژمێر کارەبامانە بوو. ئیتر ئەویکەی مۆلیدە بوو. مۆلیدەکەیش تقریبان جەماوەر دوو کریانەدا، کرێیەکیان مۆلیدەکە بوو، کرێیەکیان کارەبای ڕئیسی بوو، بەڵام مۆلیدەکە زۆر عەمەلی نەبوو، هەموو کارێکی پێ نەیەکرا. 2 ئەمپێر و 3 ئەمپێر تەکمیلەیە تەنیا گڵۆپێکە یا موبەردەیەکە هەرەوە نەبوو لەناو ماڵە نانا شتێکی ئەوتۆ نەبوو. باشە هیچ زانیاریتان هەیە لەبارەوەی کە بە جێبەجێکردنی پرۆژەی ڕووناکی چەند مۆلیدەی کارەبا لە هەڵەبجە دەکوژێنرێتەوە؟ وەڵاهی زۆر جارێ بزەبەت بە ژمارە نازانم، بەڵام زۆرە هەموو گەڕێکێک دوان و سیان و دانەیەکی لێ. باشە کارەبای 24 کاتژمێری یەکێک بوو لە داواکاریەکانی ئەنجومەنی پشتیوانی لە پارێزگای هەڵەبجە کە جەنابیشت تێیدا ئەندامی. ئەو بەدەنگەوە هاتنی حکوومەت چۆن دەبینن؟ بەڵێ ئێمە بەدەنگەواتنەکە ئیشی ئەمڕۆمان نییە. ئێمە لە ساڵی 92 کۆمەڵی پیاوی بەڕێز چوونە خزمەتی جەنابی سەرۆک لە مەسیح سەلاحەدین، منیش ڕۆشتم لەگەڵیان داواکاری بوو بۆ هەڵەبجە. ئەو کاتە هەڵەبجە کۆمەڵی سەقفی تیا بوو، زۆر گەڕەکان هەموو ڕخا بوو، دایرە ڕێسمیەکان هەموو ڕخا بوو، قوتابخانەکان نەمابوو، تقریبان 5 بینای قوتابخانە مابوو. ئەوش بەس وەکو سەقف یانی نەگوەکو دەرگا و پەنجەرە و پێداویستیەکانی ناوی. بەبیرم دێ لە ئەوڵەوە 5 قوتابخانەیان ئەو 5 قوتابخانەیان تەعمیر کرد. چوونە خزمەتی جەنابی سەرۆک لە 92 داوامان کرد مەشروعەکانی هەڵەبجەمان هەموو دایە، پێداویستەکانمان دایوتی وعد بێ هەچیم پێ بکرێ درێخی نەکەم. لە دوای 2003ش کە حیزبی بەعز ڕۆژ جارێکی کە کۆمەڵی پیاوی بەڕێزی هەڵەبجەیی ڕۆشنە خزمەت جەنابی سەرۆک لە مەسیح سەلاحەدین وعدی دانێ و ئیشەکانیشی هەمووی بۆ جێبەجێکردن داواکاریەکانی ژێگی لەو داواکاریانە چاکسازی گەڕێکی شارەوانی هەڵەبجە بوو، ئەوە بەعام چاکرا. ئێمەش لە حوزەیرانی 2024 چوونە خزمەتی کاک مەسرور بڕیار بوو کۆمەڵێ هەر 2 کەسمان قسە بکەین، بەڵام جەنابی وتی هەمووتان قسە بکەن. بەسەرە ئێمە 14 نەفەر بووین، هەر 14 نەفەرەکەمان قسە کرد. ئەوش هەمووی لە لای خۆی نووسی. ئەو دانیشتنەی ئێمە ئەو کۆبوونەوە ئێمە وای کرد ئەو خۆی بێتە هەڵەبجە و هەورامان و سەردام کا و خزمەت گوزاریەکان لە نزیکەوە ببینێ و شاری هەڵەبجە لە نزیکەوە ببینێ و پێداویستەکانی بۆ جێبەجێکە. فقط پێداویستەکانیشی بۆ جێبەجێ کرد. ئێمە لەم دوایە ڕۆشتینە خزمەتی جەنابی سەرۆک کە سوپاسێکی بکەین لەگەڵەوەی لەگەڵ شاخەوان عەبدوڵڵا زۆر ماندوو بوو بۆ پارێزگابوونی هەڵەبجە، تەنیا بۆ ئێمە بۆ سوپاسە چوین. کۆمەڵە شتی تریشمان پێوەی وتی کا منیش ئەندامێکم لەم ئەنجومەنەکەم بەدڵە خەڵکیکی باشن
چیشم پێ بکرێ ئەیکەم هەر دوای یەک هەفتەی نەبرد ئەو راپۆرتی ئەماندا بووە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش دابوویان بە لیژنەیەکیان نار بۆ ئێرە لیژنەکە نوێنەری سەرۆکیشی تیا بوو نوێنەری حکوومەتیشی تیا بوو لێرە جایەکە ملاقەشەمان کردو گەڕان و وتیان هەوڵە دەین هەمووی جێبەجێ بکەین ئەوەی لە ئیمکانیاتی ئێمە بێت بەڵێ باشە کەواتە جەنابەت خۆت شایەتی ئەوەی کە لە کابینەی نوێمدا زۆر خزمەت بە هەڵەبجە کراوە و لە زۆربەی بوارەکاندا گرنگی بە هەڵەبجە دراوە ئێستا هەڵەبجە لە کابینەی نوێمدا گەیشتوتە چ قۆناغێک ئێمە داوای هەچیەکمان کردووە پێم وایە زۆر ڕەفز نەکراوە ئەوە تاکید بەلەوە داوای هەچێکمان کردوێ ڕەفز نەکراوە و حکوومەتی خزمەتی هەڵەبجەکە ئەوەشی کە پێکراوە هەر ئەوەندەی پێکرێت لەوە زیاتر نییە ئێمەش تەڵەباتی زیاوەمان نییە تەڵەباتێکمان نییە لە جێگەی خۆی ئێستا ئێمە لە قوتابخانە تەواوین لە نەخۆشخانە تەواوین وەکو بینای بنەماڵی شەیدان تەواوە بەڵام ئێمە ئەوەی ماومان ئێسا دوو جێگە پارکمانەیە چاکراوە بەڵام ئەو دوو پارکەمان یەکیامان بۆ چاکرێ بۆی ئەگەر خەڵکێک جەماوە یەک خەڵکی ئیسراحەت با لەگە خانەوادەکەی بڕاتەوێ ئەو خزمەتگوزاریەمان ماوە بەجددی ئیشەکانمان یعنی هەموومان بە شێوەیە گشتی لێ ڕازین بەڵێ زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ماجد شێخ کەمال ئەندامی ئەنجومەنی پشتیوانی لە پارێزگای هەڵەبجەوە لێرەشەوە پیرۆزبایی لەو پارێزگا خۆشەویستە دەکەین بەهۆیەوەی کە بوونە یەکەم پارێزگا لە هەموو عێراق و هەرێمی کوردستان کە ئەمڕۆ کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی پارێزگاکە دابین دەکرێت.